دیسۆن هەتا کارەبای دۆزیەوە چەندەها جار غەڵەتی کرد مەبەستمەوەی زاناکانیشە تا ئەگەرە نەتیجێ هەڵاکەن مناڵەکەی ئێوەش هەموو ئەمانەی کە ئەیکا هەوڵدانە وەکو زاناکان دوای ئەوە مناڵی بلیمەت یا مناڵی بەهرەمەند بە جۆرە بیرەکەنەوە پێڵن بیرکردنەوە لە دەرەوەی سندوق ینی لە دەرەوەی ئەمە لە دەرەوەی باوەکو من تۆ بیر ناکەنەوە قسەکانی وەکو من و تۆ نییە سوالەکانی وەکو من و تۆ وەکو مناڵی یاسایی نییە ئەمانەیە مناڵی بەهرەمەند دەبێ شانەزی پێ بکەن خوشکی بەڕێزم بەڵێ کاکتۆریان وڵی بڵێن چیانی زۆر جار خزم و دراوسەکانمان ئەمان ترسێنن یعنی ئەڵێن لەوانەیە مناڵەتان تووشی کێشەیەک بێت چونکە ئەو ڕەفتارانەی ئاسایینین و ینی وەک مناڵەکانی ترنین ئێمە وتمان ئەخر وتمان تریفەخان نابێ وەکو مناڵی تر بێ ئەگەر وەکو مناڵی تر بێ مناڵی ئاساییە مناڵی زیرەک و بلیمەت بە جۆرێک بیرەکاتەوە بە جۆری ڕفتارەکە جیاوازە لە مناڵی ئاسایی بۆیە بەعکسەوانەیە و تۆ ناوێت جۆ لە قسە و قسەڵۆک بگری جۆ لە چی ئەگری زەلامێکە کاڵێ ئەم مناڵی تۆ بۆم پرسیارە گەورانە کاڵی سەرە ژنەیە سەرە پیاوە نازام چیە ئەێ بێ بڵە شانازی پێوەکەی بڵێ لەبەر مناڵەکەی من زیرەکە بڵێ مناڵەکەی من ڕاستە بە عمر 5 ساڵە بەس بە عەقڵ لەوانەیە 7 ساڵ و 8 ساڵ و 9 ساڵیش بێ ئەوە نازانن مناڵی ئەگە تۆم لە حەزە و کرد بێ زۆربەی زۆری ئەوانەی کابن بە زانا و دانا و بلیمەت و هەمووی لە مناڵیە ڕفتارێن جیاوازە لەوانی تر شتێکی پێڵن جیاوازی تاکی فڕوقی فەردی لەبەرەوە ئەمە هیچ کێشەی تیان نییە کە ئەم مناڵی ئێوە لە 100 ئێمە هەردوو تێسەکەمان بۆ کورە قوربانجان خەرکک زۆر جاریوە هەیە یعنی ئەم کێشانە بۆتە کێشەیەکی زۆر گەورە لەوانەیە کێشێکی لاوەکی بێکاوە ئێمە باسیکەین بەڵام بۆتە کێشەیەکی زۆر گەورە بۆ مناڵەکەمان یعنی جاریوە هەیە لە باخچە تەلەفۆنمان بۆکەن ئەڵێن وەرن مناڵەکەتان کێشەیەکی یەکە ئەچین ئەڵێ نایەڵێ دادەکان و مامۆساکان هاتەنانە دەرسەکە شەرحکەن ئەو نە پرسیاریان لێەکە یا ئەڵێ ئێمە پێڵێن ئەو وێنەیە بکێشە ئەوە چه وێنەیەکە کێشە ئێمە ئاڵێن ئاوا بڕۆ ئەو بەعکسی ئەمەوە هەڕوە زۆر ناخۆش دەروە لە کۆبوونەوەکانە تەنها پەنجە بۆی مەڕاکێشن ئەڵە مناڵەکەی ئێوە مناڵەکەی ئێوە ئاوا جازانی کاک شابازیان ئەوەش بەداخەوە ینی ئەو مامۆسا و دادانەش تێنەگەیشتون لە سایکۆلۆجیی مناڵی بەهرەمەند ئەجینا نابێت تۆ دادەیەبی یاخود مامۆسایەکی باخشەی ساوایان بی ئەبێ کۆلیەجی پەروەدە بەشی باخشەی ساوانی تەواو کردێ کە لەو بەشەی ئێمە من لەوێ چەند ساڵ دەستم بتوێتەوە ئەم بابەتانیان پێڵین کاڵین ئەم نیشانانە لە هەر مناڵێکا هەبوو زۆربەی دووبارە بووە بۆ ماوەی 6 مانگ ئەم مناڵە ئەبێ دایک و باوک ئاگاداری بە مناڵی زیرەک و بلیمەتە بەداخەوە دیارە ئەو باخشەی تۆ مناڵەکەەوە ببردووە دادەکانی شارەزاییان نییە ئەوانیش عین نەشت وەکویەوە چۆن چەنە بازە جەڵە چەنە بازە ێزانی مناڵ بۆ قسە بە مامۆسا بڕێ لەبەرەوەی ئەمەنگە فکری سەریعی بۆی بیری نەچێتەوە یەکسەر دەیڵێ لەوانەیە مامۆسا باسی شتێکەکە ئەم زیاتر شتێکی تری لە مێشکا دروستە بێ بۆیە ئەوێ لە بیری نەچێتەوە بێڵە ئەبێ مامۆساکان ڕێی پێ بن قەی چەکە قسە بکە دای بنێ بڵەوە بۆ مناڵەکانی تە قسەمان بۆ بکە چی باسی چیەکەیت بۆ ئەوە ئاڵی پرسیاری لێ بکەن زانە چی جواب بەیاتەوانێ ئێمانای وایە بەداخەوانێ بە هەمان شێوەی ئێوە ئەم دادە و مامۆسایانش لە با بڵێن سیفاتەکانی کەسی داهێنەر و بلیمەت تێنەگەیشتون من پێشوی بچمە لای میوانەکان حەزەکەم یەک شتان پێ بڵێم کاک شاباز تریفەخان ئەم مناڵە هەدیەیەکی خوای لای ئێوە و دڵنیاتانەکەمەوە ئەم مناڵەی ئێوە تا بڵێ بلیمەت و زیرەکە تکایە لەمە و دواواز لەم شتانە بێنن کێتا چەند پرسیاتان لێکە جوابی بنەوە بڕۆن بەیەکەوە لەگەڵ یا بگەڕێن بڵێ وەرە با ئەو قاموسەوەرە با لە ئەنتەرنێت بگەڕێن بزانێمە معناکەی چییە یا تۆ پرسیارەکەی ئاڕاستەی خۆی کەرەوانێ بۆ چاوی تۆ جیاوازە لە من و باوکە بۆ مەسەلەن بۆ بەڕای تۆ من ژنم و باوکە پیاوە تۆ لەوانی جوابی سەیرە بات ئەو خۆی تێگەشت بێ لەوانەیە وەڵامێکی لابێ وەڵامەکەی ڕاست بوو دەستخۆشی لێ بکە وەڵامەکەی هەڵە بوو بۆی ڕاستکەرەوە ئەم پرسیارانە ئەبێ وەڵام بدرێنەوە نابێت تۆ سەرکوتیکەی تۆ لەلاو دەریەکەی لێی تۆ لەلاو دەریەکەی بە هەمان شێوە بە نیسبەت ڕەفتارەکانی ترەوە